لێرەوە بەڕێکەوتن بۆ ژیانێکی باشتر بەراورد بەو ژیانەی کە لە هەرێمی کوردستان هەیەیان بوو، بەڵام شەپۆلەکانی دەریایی جە ڕێگەی نەدان ژیانێکی باشتر بژین وەکەوەی بیریان لێکردبووەوە. هەموو هاوڵاتیانەی کە لە ناو کەشتەکەدا ڕزگاریان بوو بە یەک شێوە باسییان لە نەخۆمبوونی کەشتەکەیان دەکرد، بەڵام کەسیان بێ لە دەستدانی ئەندامانی دیکەی خێزانەکانیان دەرنەچوون. سێ جگەر گۆشەم لە دەستداوە. ئێمە ئەو ڕۆژە 21 مانگ ئێمەیان برد بۆ ئەزمیر بۆ سەر ئاوەکە قاچاقچی ئەمەی بر بۆیە. ئێمە قەولمانەوە بوو قاچاقچی وتی ئێمە بە یەختتان بین کە چوونە سەر ئاوەکە بینیمان بەلەمێکی زۆر گچکە بوو. ویسمان سوار نەبین، بەڵام ئەوان بڵین دەمامکی خۆیان کرده بوو چەقۆیان لێ دەرێنین. ئێمەش لەبەر خاتری ژن و منداڵەکانمان وتمان ئێستا ئەوان ئەتوان ئێمە بکوژن، فڕێمان دەنێ ئاوەکەەوە بەسی لە ژن و منداڵەکانمان کەین. ناچار بووین لەگەڵ ئامۆزایان سوار بووین. ڕووداوەکەی ئەم جارەی پەنابەرانی کورد هەمان ڕووداوی ئایلانی کوردی بیری خەڵکی کوردستان و گیانی هێنایەوە و جارێکی دیکەش سەرەڕای چەند قەیرانێک لە هەرێم هاوڵاتیان ڕوبەڕووی قەیرانێکی دیکە بوونەوە و خەمێکی دیکە ڕووی لە ماڵەکانیان کرد. منداڵ خوندا، پیان خوندا، چن خوندا، 3 ساعت بەرەممان کرد. ماذا؟ 3 ساعت مەلەوانی کرد. من بووم داتم بوو دوایی سوان بوو. چەند کەس یێوە مرتن؟ من خوشەتەم مندووە. سادە جوان سیرا. ئەم هاوڵاتیانەوە خۆیان دەڵێن لە ئێستادا تەنها داواکاریان دۆزینەوە و گەڕانەوەی تەرمی منداڵ و کەسوکارەکانیانە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە خاکی خۆیاندا بیان نێژن. تا کەس دەبوو 68 کەس هەبوو، 70 بۆ 68 کەس بوو، 22 نەفەرمان دەرچوو. زۆربەی زۆری خنکە ئەوەی لە تقریبان 9 مناڵی تێدا بوو. 9 مناڵەکە بەزە و مناڵی من دەرچوە ژیار، ئەوکانی تر هەمووی خنکاون. ژنەکانیش تقریبان 12 ئافرەت دەبوون. ژنەکان 3 ژن و کچێکی تقریبان 12 ساڵێک دەرچووە. لەسەر ڕووداوەکە سەرۆکایەتی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و داوای لە حکومەتی هەرێم کرد هەموو هەوڵێکی بۆ یارمەتیدانی کەسوکاری قوربانیەکان و هێنانەوەی تەرمی قوربانیانی ڕووداوەکە بخاتە گەڕ و زیاتر لە ئێستا گەلی کورد پێویستی بەدان بە خۆداگرتنە. هاوکات حکومەتی هەرێمیش ڕاگەیەنراوێکی لەسەر ڕووداوەکە بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کردووە ئامادەیی هەموو هاوکاریەکەن بۆ هێنانەوەی تەرمەکانیان. ڕەنگە ئەم ڕووداوە دوایەمین ڕووداوی گیان لە دەستدانی هاوڵاتیانی ئەم هەرێمە نەبێت لە دەریای ئیجە و دەریاکانی دیکەدا، ئەگەر بێت و ژیانێکی باشتر بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە دابین نەکرێت وەک هاوڵاتیان خۆیان دەڵێن. هونەر ئەحسان NRT.